پێشەنگای نێودەوڵەتی کتێبە لە سلێمانی سەدان و هەزاران سەرچاوە و کتێب لە یادی دامەزراندنی سلێمانیدا خراونەتە ڕوو ئامادەبوانیش بەبایەخەوە دەڕوانە گرنگیکردنەوەی ئەم پێشانگایە. ئەم ناوەندە ئەبێ بە ژوانی کۆکردنەوەی هەموو تێڕوانین و بیر و بۆچوونە جیاوازەکان نەک تەنیا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە خۆی لەسەر ئەم بنەمایە کە جیاوازیە کە قوبوڵکردنی یەکتریە کە پێکەوە ژیانە کە ئاشتیە کە نوێبوونەوەیە و چاوچاوێتی لە ئایندا بنیان بنین و کۆبکەینەوە بەڵکو هەموو کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕێی نووسەرەکانیانەوە و بەرهەمەکانیانەوە بێنە ئەم هۆڵەوە. دوو خولە لە سلێمانی پێشانگای نێودەوڵەتی کتێب دەکرێتەوە. ئەم ساڵ جیاوازتر بوو چونکە هەم دۆخی تەندروستی گۆڕاوە و هەمیش قەیرانی دارایی هەیە بەڵام ژیان بەردەوامە. بێگومان سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ناسێنراوە و وەک شاری داهێنەری ئەدەبش کە لەلایەن یونسکۆوە ناسێنراوە شایستەی ئەوەیە چەندین چالاکی ڕۆشنبیری و فستیڤاڵی تێدا بکرێتەوە. ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری و لاوان چەندین کۆبوونەوەمان لەگەڵ ئەم کۆمپانیا و لەگەڵ بەرپرسانی ئەم کۆمپانیایە کرد کە بۆ ئەم پشتیوانی خۆمان دەربڕی کە ئەم پێشانگایە لە سلێمانی بکەنەوە وەکو پشتیوانیەک بۆ شاری ڕۆشنبیری وەک شاری ئەدەب. کۆمپانیای ڕێخەری پێشانگاکە ئەوەی ڕاگەیاند لە حەڤە وڵاتی جیاوازی جیهانەوە دەیان ناوەندی چاپ و بڵاوکردنەوە هاتوونەتە سلێمانی بە ئامانجی لێک نزیکردنەوەی کللتوری گەران و خستنە ڕووی تێز و تێڕوانینی نووسەران. ئەو تایتڵانی کە ئێستا لێرە لە بەردەستن لە هەموو جۆرەکانی تایە لە پزیشکی لە تەندروستی لە هەندەسی لە تەکنیکی هونەر ڕۆمان ئەدەب شیعر زمان کولتور کەلەپور هەموو ئەو سەرچاوانەی تایە. ژمارەی بەشداربووانمان لە وڵاتانەوە کارێکمان کردووە کە بەشداربووانمان بە زمانە جیاوازەکانی کوردی عەرەبی ئینگلیزی تورکی فارسی کتێبیان هەبێ و لێرە بتوانن بە بینەران و سەردانیکارانی خۆیانیان بناسێنن. ئەم دەرفەتە کە لە سلێمانی ڕەخساوە دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوانەی بەدوای کتێب و سەرچاوەکانی دادەگەڕێن چونکە لە دووری چەندان کیلۆمەترەوە کتێب و سەرچاوەی دانسقا لە سلێمانین و لە پێشەنگای نێودەوڵەتی دەست دەکەون. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.